لە شاری چەمچەماڵ بە ئامادەبوونی بەرپرسانی حکومی و ژمارەیەکی بەرچاوی هاوڵاتیان ئینڤێنتی ئاو بۆ ژیان و ژیانش بۆ چەمچەماڵ بەڕێوە چوو. ئامانز لە ئینڤێنتەکە بڵاوکردنەوەی هۆشیاریە لە بەکارهێنانی ئاو و زیادەڕۆی نەکردن تێدا وەکو یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی ژیان. لە شاری چەمچەماڵ ئێمە وەکو ڕێکخراوی سوپاردا هەستاین بە ڕێخستنی کۆتا چالاکی کەمپەینی یەڵا چەمچەماڵ دەست بەئاوە بگرە لەژێر ناونیشانی ئاو بۆ ژیانیش بۆ چەمچەماڵ. ئێمەش لە ماوەکانی ڕابردووە لەگەڵ 6 گەنجی بەتوانای لە هاتووی چەمچەماڵ توانیمان ئەم کەمپەینە ڕابگەێنین بە شێوازی مەیدانی و بە شێوازی ئۆنلاین. کۆمەڵێک خوڵ و ڕاهێنانمان پێشکەش کردووە بۆ خوێندکاران بۆ فەرمانبەرانی حکوومەت لامان کاتە بۆ خاوەن پیشەکان و بەرنامەمان ئەوەیە کە ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بێ و لە کۆتاییشە ئەو یەکێکە لە سەرچاوە هەرە گرنگەکانی ژیان بۆیە پێویستە ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بێت. بەشداربووان ئەم جۆرە ئینڤێنتانە بە گرنگ دەزانن، هەروەها باز لەوە دەکەن لە فەرموودەکانی پێغەمبەری سەروەرە و درودی خوای لەسەر بێت گرنگی ئاومان بۆ دەردەکەوێت، بۆیە دەبێت هەموو لایەک هاوکار بن بۆ پاراستنی ئاو. دەستخۆشی لە ئەم گروپاکەم دەستیان خۆش بێ بابەتێکی حساسیان هەڵبژاردبوو. چەمچەماڵ کێشەی ئاوی هەیە لە مێژەوە، دەستگرتنەوە بە ئاوە هەرچەند ئێمە بەشی پێویستی خەڵک ئاومان نییە، بەڵام تا بتوانین زیاتر دەست بە ئاو بگرین ڕەنگە بتوانین زیاتر بەرگەیم قەیرانە بگرین تا ئەو پرۆژەیەمان کە ئێستا لە جێبەجێکردنە تەواوە بێ. دەستخۆشییان لێ یەکەم بەڕاستی بۆ چەمچەماڵ ئەمە لە پێشینەی هەموو شتێکە. ئەمەرکان مەرکێکی پیرۆزە لە پێشینای شوتراوە ئاو ئاوەدانی هەر شوێنێ ئاوی لێبێ ئاوەدانی لێ چەمچەماڵیش جگەلەوەی بەهۆی ئەوەی کە کێشەی کەم ئاوی هەیە ئەمەش بۆتەوە کارەوەی هەم خەڵکەکەی هەست بە بێزاری بکات و ئەو بتوانێت لەم شارە دوورکەوێتەوە هەمیش ڕێژەی سەوزایی لە سنوورەکەی کەم بێت چونکە کێشەیەکی کەم ئاوی هەیە و لە قورآنی پیرۆزیشە لە قورآنی پیرۆزی گەوراڵێ وەکولی وەشڕەبوو ولا تسرفوا زیادە ڕەوی مەکەن بخۆن و زیادە ڕەوی مەکەن بۆیە زیادە ڕەویکردن لاوە دروست نییە لە ڕووی دینەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلمیش کەتی هەر کاتێ ئەگەر دەستێژی شانگر لەسەر بەحرێکیش بوون زیادە ڕەوی مەکەن لێژە. بۆیە ئەمە لە سۆنگەی بەرپرسیاریتمان هەم بەرامبەر بە دینەکەمان هەمیش بە وەکو دانیشتوویەکی ناوچەکە پێویستە هەموومان بەشداری لەم هەڵمەتەیە بکەین و هەوڵ بدەین دەست بگرین بە ئاو پشتیوانی ئەم گەنجانە بکەین. چالاکێکی مەدەنیش باز لەوە دەکات ئەم هەڵمەتی هۆشیاریە بەشێکە لە چارەسەری کێشەی ئاو لە چەمچەماڵ. چارەسەری کۆتاییش لای حکوومەتە کە سستە لە ئەنجامدانی پرۆژەی ڕاکێشانی ئاو بۆ چەمچەماڵ. دەستخۆشیمانێ بۆ ئەم ڕێکخراو بۆ ئەم کەمپینا بێگومانە هەموو شارکردنەوەی کۆمەلگاشتی باشن، بەڵام ڕاستیە چارەسەرکردنی کێشەی کەماوی چەمچەماڵ بەشێکی بۆ پەیوەندە بە هۆشارکردنەوەی خەڵک بۆ کارە سەرەکیەکە یان چارەسەری سەرەکیەوەیە کە حکوومەت بەکارەکە هەسێت. وازەحە چەمچەماڵێکی لەو شارانەی کە هەمیشە تینووە بەتایبەتی لە وەرزی هاوینە و ئێستا پرۆژێکی بەناوی پرۆژەی ئاوی گۆبتەپە، بەڵام ئێمە بزانین پرۆژەکە زۆر سست و لاواز بەڕێوەچێت وەکو باسەکەیت لەوە چەند ساڵێکی تر بخێنێت. بۆیە چکامان وایە لە پاڵ ئەم کەمپینانەیە کە تا ئەندازەیە گونجاون بۆ هۆشارکردنەوە ئیشی فعلی بکرێت کە بەڕاستی چارەسەرەکە بە ئەوەیەکی ئاو ڕابکێشرێت بۆ پاش ئەوە ئیجاکە هۆشارکردنەوەی خەڵک بۆ چۆنەتی بەکارهێنانی ئاوەکە. کێشەی کەم ئاوی بەتایبەتی لە قەزای چەمچەماڵ مێژوویەکی درێژی هەیە و ساڵانە و لە وەرزی هاویندا هاوڵاتیانی چەمچەماڵ بەدەست ئەو کێشەیەوە دەناڵێن و حکوومەتی ماوە بەسەرچووش تا ئێستا هەنگاوێکی جدی نەناوە ببێتە مای دڵخۆشی هاوڵاتیانی قەزاکە. ڕێبی محەممەد، کەناڵی پێم، چەمچەماڵ.